بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنامەیەکی تازەی ستۆدیۆی 194 بێوێ ئازی و خۆشەویست شاد دەبینەوە. ئەمڕۆ لە شاری سۆران کۆمەڵێک کاندید و بەرپرسانی کۆمەڵ دەدوێنین بۆ ڕوونکردنەوەی یاخود شیکارکردنی هەڵمەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئاخۆ خەڵکی ئەم دەڤەرە تا چەند بەدەم بەرنامە و کار و پرۆژەی کۆمەڵی ئیسلامی ئاشنایە و تا چەند بەدەم بانگەواز و داواکردنی دەنگ بۆ کاندیدانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە هاتوون. بۆ بەرنامەیە کۆمەڵێک میوان ئامادەن لە بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ کاندیدانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەم دەڤەرە. زۆر سپاسیان دەکەین کە ئامادە بوون. میوانە بەڕێزەکانم مامۆستا موسلیم ڕایەتی بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان، مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان، بەڕێز مامۆستا ناسح فەتحوڵڵا کاندیدی ژمارە 31 لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ژمارە 194 و بەڕێز مامۆستا موسلیح ئۆمەراوەی کارجێڕی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بانکخواز. دووبارە سوپاستان دەکەین بۆ ئامادەبوونتان و بە خێراتنێکی گەرمتان دەکەین. لە سەرەتادا دەمانەوێت بچینە لای CV کاندیدانی بەڕێز لە کاندیدی ژمارە 2 مامۆستا مەڕوان گەڵاڵی سیڤەکەی دەبینین و دوای سیڤەکە دێنەوە لاتان. حسێن ئیسماعیل حسێن ڕەسوڵ ناسراو بە مەڕوان گەڵاڵی لە ساڵی 1968 لە هەولێر لەدایک بووە. شارەزای زمانی عەرەبیە، دەرچووی خانەی مامۆستایانە. 15 ساڵ ئەزموونی سەرکردایەتی لە بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیدا هەیە، 5 ساڵ ئەزموونی پەرلەمانتاری، 5 ساڵ سەرۆکایەتیکردنی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لە کاری بانکخوازیش بەشدار بووە. بەڵێ دووبارە سڵاوتان لێ ببینێرانی بەڕێز و خۆشەویست. ئەوەی بینیتان CV بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو. مامۆستا لە CVەکەت ئاماژە بە بەشێکی زۆر لە بڕوانامە و کار و چالاکیەکانی ڕابردوو پلەبەندی سەرخستنی حیزبیت کراوە. دەمەوێت زیاتر CVەکەت کەوەی باست نەکردو دەتەوێت چی بڵێ دەربارەی خۆت؟ مایکەکە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێراتنتان دەکەم و دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم و بەخێراتنی خوشکان و برایانی بەڕێز و خۆشەویستم دەکەم، بە تایبەتیش برای بەڕێز و خۆشەویستم مامۆستا ناسح و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم. ئەوەی کە نووسیومە ئیکتیفام پێ کردووە، پێم خۆشنە ئیزافی هیچی دیکە بکەم و باسی هیچی دیکە. بەڵێ زۆر سپاس مامۆستا. کاندیدی ژمارە 31 مامۆستا ناسح فەتحوڵڵا. سیڤەکەی مامۆستا ناسح دەبینین و دواتر دێنەوە. ناسح فەتحوڵڵا ڕەسوڵ حسێن ناسراو بە ناسح مەلا فەتحوڵڵا خەلیفانی لەدایک بووی ساڵی 1982، شارەزا لە زمانەکانی کوردی و عەرەبی، خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆز لە زمانی عەرەبی. ماوەی 13 ساڵ ئەزموونی مامۆستایی هەیە، بەشداری کردووە لە چەندین چالاکی حیزبی و خێرخوازیدا. بەڵێ ئەوەی بینیتان CV کاندیدی ژمارە 31 ناسح فەتحوڵڵا بوو. مامۆستا ناسح دەمانەوێت جەنابیشت زیادەت لەسەر CVەکەت، چکە وەک دەزانین CV دیاریکراوە ناتوانێت هەموو شتێکی لێ باس بکرێت، بەڵام لێرە دەتوانی چ شتێک زیادەت هەیە لەسەر CVەکە باسی بکەیت. بەناوی خی گەورە میهرەبان، سڵاو لە بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانەکەیان، زۆر سپاس بۆ ئێوە بۆ پەیدانی ئەو دەرفەتە و بە خێراتنێکی گەرمی ئەو پشتگوزرا بەڕێزانەکەین کە لێرە لەگەڵ ئێمە ئامادە بوو و بە خێراتنی مامۆستا بەڕێزانەشەکەین بە خێربوون سەرچاوە. بێگومان وەکو ئاماژەت پێدا CV دیارە زۆر شتی دیکە لێرە هەر ئینسانێکە ئەکرێ شاراوە بێ لە CVەکدا باس نەکرێ، بەڵام وەکو ئیزافەکردن لە بۆ ئەو CVم کە ئێستا پێشکەشکرا لە ساڵی 2005ەوە دەستم بەکاری نووسین کردووە، چەندین بابەتی نووسرا و وەرجێڕدرا و لە بوارەکان لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاوم کردوێتەوە، چەندین دەقی ئەدەبیشم بڵاو کردوێتەوە کە لە CVەکەمدا ئاماژەی پێ نەکراوە. وەجگە لەوەشدا بەشداری چەندین خول و کۆڕ و سیمینار و بڵین وەرکشۆپم کردووە لە بوارەکانی کاری تیم و لە بواری پلاندانان لە ئەو بوارانەی کە پەیوەستن بەکاری ڕۆژنامەگەری کە لێرەدا باسی لێوە نەکراوە.
پرسیارەکانم لە تۆ دەست پێ دەکەین کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سۆران و دەڤەری سۆران و سنووری مەڵبەندەکەتان ئامادەکاری چی کردووە بۆ هەڵبژاردننی سی ئەم مانگە بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان؟ بناوی خۆی بەخشەدەی میهرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و بە خێراتی ئێوەش دەکەین بە ناوی مەڵبەندەوە و زۆر بەخێر هاتنی خوشکبران دەکەین کە ئامادەبوونیان لێرە هەیە و زۆر سپاس بۆ تۆڕی میدیای کۆمەڵ کە شەو نخۆنی ئەکات بە دیار بانگەشەی هەڵبژاردنەوە. دیار ئێمە وەکو مەڵبەندی هەشتی سۆران لە چوارچێوەی ئەو پلانی کە دانراوە لە لیژنەی باڵای هەڵبژاردنەوە بە پشتبەستن بەو پلانێکی تۆکمەمان داناوە بۆ ئەو ماوەی کە بانگەشەی هەڵبژاردن تێدا ئەکرێت لە چوارچێوەی ئەو پلانی کە لەلایەن مەڵبەندەوە پەسەند کراوە دیارە دراوە بەسەر سەرجەم ئەنجومەنەکان و ئۆرگانەکانی سنووری مەڵبەند بەپێی ئەو پلانە خوشکان و برایانمان لە تەواوی سنووری مەڵبەند لە هەموو ئەنجومەنەکان و ئۆرگانەکان دیارە بەپێی ئەو پلانە هەنگاو لەگەڵی دەڕۆن بۆ جێبەجێکردنی بانگەشەی هەڵبژاردن. ئەوەی ئێمە بینی خۆشبەختانە لەم بانگەشی هەڵبژاردندا هەر لە سەرەتاوە تا ئێستا کە ئێمە ئەو ڕۆژ بەردەوام بووین لە ناو قەزای سۆران لە ناو بازار. مامۆستا هێواش لە ئەنجامدانی ڕۆژی هەڵبژاردن نزیک دەبینەوە. لیستی کۆمەڵی ئیسلامی یاخود مەڵبەندەکان و مەڵبەندی ئێوە بە نمونە پلانی چییە لەگەڵ نزیک بوونەوە زیاتر بانگەشەکانی گەرم کا بە تایبەت لە ڕووی هەڵواستنی پۆستەرات لە ڕووی سەردانیکردنی ماڵ بە ماڵ بەسەرکردنەوەی دۆستان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی ئەوانەی دەروی کۆمەڵی ئیسلامی. بەتاکید پلانەکەی ئێمە زۆر وردە ئەو کەرستانەی کە بەدەستمان گەیشتون تەواو کاری خۆی لەسەر کراوە و لە ڕووی دابەزینی خەڵکی ئێمە لە ناو جەماوەر بە پلانێکی تۆکمە هەڵمەتی ماڵ بە ماڵ و هەڵمەتی بازار و دوکانەکان چونە ناو خەڵک لە هەر سێ سنووری قەزای مەڵبەند کە چۆمان و ڕواندز و قەزای سۆران لەخۆ ئەگرێت بە شێوەیەکی خەست ورد سەرجەم ئەندامانمان ئەوانەی کە مەسئولیەتی بانگەشەی هەڵبژاردنیان لە ئەستۆدایە و هەرەکەی لە شوێنی خۆی کەڕۆن من متابعیان ئەەکەم و تەلەفۆنیان بۆ ئەەکەم لە ڕێپۆین تەلەفۆنەوە لیان ئەپرسم ئەو کەرستانی کە بەسان گەیشتووە گەیشتە چێن دەر و چەندا بەشکراوە چەندی ڕۆیشتووە و هەڵمەتی ماڵ بە ماڵ و بازار و دوکان بە دوکان سوپاس بەخوای گەورە تا ئێرە قۆناغێکی باشی بەخۆوە بڕیوە و لەوەندە ڕۆژەی کەماوە ئەوەی کە دامانەوە بەڕاستی زیاتر خەستی ئەەکەینەوە و دابشکردنی بزنسکاتەکانی کاندە بەڕێزەکان و ئەو پرۆژەڵی کە لەومان هاتیە لە بەردەم مزگەوتەکان کە لەم هەفتەیە بێتەوە لە دوای بڵێن وتاری هەینیەوە بەرنامەیە لە بەردەم هەموو مزگەوتێک کە بتوانین پەیامی لیستی کۆمەڵی ئیسلامی و ناساندنی کاندە بەڕێزەکانمان بگات بە هەموو تاکێکی سنووری مەڵبەندی ئێمە. مامۆستا خەڵک و بازار و ئەو شوێنانێک کە سەردانیان دەکەن وەک دەزانی ئێستا خەڵکێک هۆشیارە کاندیدی حیزبێک لایەنێک دەچێتە بازار دەڵێ دەمەوێت دەنگم پێ بدەیت دەپرسێ بۆ دەپرسێ چیتان کردووە دەپرسێ بەرنامە و پرۆژەتان چی بۆ خەڵک ئایا خەڵک تا چەند ئەو پرسیاران و ڕوبەڕووی ئێوە دەکاتەوە تا چەند پشتگیری بۆ ئێوە ڕادەگەیەنێ و یانی پشتگیریتان دەکا و بەڵێنی دەنگ پێدان ئێمە بەڕاستی لە ئەوەی کە تا ئێستا بەدیمان کردووە لەم حەملەی هەڵبژاردن زۆر گەشتبینین ئەوەی کە ئێمە تا ئێستا تا ئەو قۆناغی هێناومانە خەڵکێکی زۆر پێشوازی لێکردین لە سەرجەم تین و توێژەکان پێشوازیشی زۆر گەرم زۆر دڵخۆش بوون و داوایان کرد کە زیاتر دابەزین و زیاتر لە ناویان دیار بین ئەوە وای لێمە کرد بەڕاستی کە جارێکی تر ئێمە گروتینێک بێتەوە بەر ئێمە کە زیاتر دابەزین لە ناو خەڵک کە بەرپرسانی ئێمە کادیرانی ئێمە کاندە بەرزەکانی ئێمە کە ئێستا دوانیان تەواویان یەکەمانە بەربژێری سنووری مەڵبەندی ئێمە سوپاسان دەکەین کە ئەوانیش لێ نەبراوانە شەون و خونیان کردووە بە دیار حملەی هەڵبژاردننی سینۆ یعنی خەڵک لە مەوقیف و هەڵوێست و نوێنەرەکانتان ڕازین لە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان ئەو حکوومەت ئەو وەزارەتانێک کە لە ژێردەستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بووە بەتاکید ئەمە ئەوەی کە ئەوشانێک کە بۆی چوین تا ئێستا کاوانێک کە بینیومان ئەو خەڵکانە لە هەڵمەتی ماڵ بە ماڵ لە سەردانی کەسایەتیەکان مامەسایانی ئاینی و لە سەرجەم پێنجەکانی کۆمەلگا و لە ناو بازار ئەوان دێن مەواقیفی کۆمەڵی ئیسلامی ببیت ئێمە دینەوە خەڵک ینی لە بیریان نەچووە بزانن کە کۆمەڵی ئیسلامی لەم 4 ساڵی ڕابردوو
زۆرترین مووقیفی هەڵوێست سیاسی هەبوو بۆ چەسپاندنی دادگەری و وەگەڕانەوەی مافە خراوەکانی ملت هەرێمی کوردستان ئەوەی وای لە خەڵک کردیە ئەوەش وای لە ئێمە کردیە کە بتوانین بەڕوێشی سوور بەسەر بەرزانەوە بچنە ناو خەڵک و داوایان لەکەین کاکە ئەوە کۆمەڵی ئیسلامیە ئەم جارە هاتوتە مەیدان دەرفەتی ئێوەیە کۆمەڵی ئیسلامی لە پاڵپشتی ئێوەیە ئامادەیە نەک 4 ساڵ هەتا ئەوەندە کۆمەڵی ئیسلامی هەیە خەبات بکات لە بەرەی گەل بیت لە بەرەی مەزلوم بیت لە دژی ستەمکارانە بوەستێتەوە ئەوەی وارێکرد کە خەڵکان دڵخۆشن بە کاندیدانی ئێمە لە هەر شوێنێک کە ئەچوین هەتا ئێستا دەستیان بەڕووی ئێمە نەناوە دەرگایان بۆ کردوینەوە پێشوازیان کردوین زۆر خۆشحاڵ بوون شوێن هەبوو کە دانیشتین دەرماوەسە دەبێت زیاتر دابریشن ئێمە کۆمەڵ ئیسلامی ئەناسین و جنای مامۆسا ئەناسین مووقیفەکانی ئێوەمان لە بەرچاوە بۆمان ڕۆم بەوە چ حیزبێک سەرڕاستە لەگەڵ خەڵک پابەندە بەڵێن و وعدەکانی خۆیەوە ئەوە وای کردێ کە جەماوەری کۆمەڵی ئیسلامی لەو سنوورەیە زیاد ببێت و خەڵک باوەش بۆ ئێمە بکاتەوە. بەڵێ زۆر سپاس مامۆستا دەگەڕێنەوە لات مامۆستا مەڕوان گەڵاڵی هەمومان دەزانین لە خولی ڕابردوو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان بووی لە ماوەی ئەو 4 ساڵ زیاتریش نزیک بە 5 ساڵ کە ماوەیەک تەمەنەکەتان درێژکرایەوە بۆچی ئەم جارەش خۆت کاندید کردەوە یاخود بۆ دەتەوێت لە 4 ساڵی داهاتوو چی بکەیت لە پەرلەمانی کوردستان؟ بسم الله الرحمن الرحیم سەرەتا سوپاسی تۆڕی میدیای کۆمەڵ دەکەم بۆ ئەو ماندوو نەبوون و شەو نخونیەی کە لە ئەو چەند ڕۆژانەی کە حملەی هەڵبژاردنن شان بەشانی کاندیدەکان و شان بەشانی ئۆرگانەکان خوای پەروەردگار بۆیان بکاتە تەرازووی چاکەکانیان و ئاواتە خوازم کە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی متمانەیەکی باش بەدەستبێنێتن و خەڵک بە گەرم و گوڕیەوە تەفاعول لەگەڵ ئەو لیستە بکاتن و کاندیدی زۆر بەتوانای تێدان لە خوشکان لە برایان خوازیارم کە مفاجئەیەک دروست بکەن بە حەول و قووەتی خوا. دەربارەی ئەو پرسیارە دیارە و پرسیارە بابەتێکی گەرمە لە میدیاکانی دیکە زۆر ڕوبەڕوومان دەبێت و بۆ جارێک دیکە خۆمان کاندید کردوتەوە. من قەناعەتم وایە کە پەرلەمانی کوردستان زانکۆ نییە جامیعە نییە هەموو 4 ساڵ جارێک کۆمەڵە قوتابیەک تەخەڕوج بکەن و کۆمەڵە قوتابیەکی دیکە بێن ئەوەی کە کاری پەرلەمانی کردبێتن قەناعەتم وایە تا 2 ساڵ جارێ شێوازی کاری پەرلەمانی فێر نابێتن لەوانەیە ئەو تەفاعولەی کە پێویستە لە نێوان لایەنە سیاسیەکان و بە تایبەتی لە نێوان فراکسیۆنەکان دروست نابێتن چونکە کاری پەرلەمانی کارێکی تەواوکەری یەکترن چونکە هیچ فراکسیۆنێک بە حکمی ئەوەی کە هیچ لایەنێک زۆرینەی ڕەهای بەدەست نەیناوە ناتوانێتن حکومت بە تەنها تشکیل کاتن و تا زۆرینەی پەرلەمانی پێک نایەنێتن ناتوانێتن کارێک بکاتن ئەگەر فراکسیۆنەکانی دیکە هاوکاری نەبن بە تایبەتیش بۆ ئەو فراکسیۆنانەی کە ژمارەکانیان کەمن لەبەرەوە پێویستە کاتن کە تۆ عیلاقەیەکی تەندروست دروستکەی لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە بۆی کە پێکەوە کۆمەڵە ئەهدافێکی مشتەرەک کۆ بکرێتەوە و ئیشی لەسەر بکرێتن ئەمن قەناعەتم وایە ئێمە کۆمەڵە پرۆژێکی زۆر باشمان گەڵاڵە کرد و هەندێکی بوون بە یاسا هەندێکی خوێندنەوەیان بۆ کراوە و هەندێکی دیکە ماون ئەوانەی کە ماون بە ئومێدی ئەوەی کە بتوانین نیشان بەشانی فراکسیۆنەکانی دیکە لە پەرلەمانی کوردستان کاری باشیان لەسەر بکەین و لە داهاتوویەکی نزیکدا ئەگەر چوینەوە پەرلەمان تەقدیری خوای پەروەردگار وابوو بتوانین ئەوەی کە نەمانتوانی و تەواویکەین تەواویکەین ئەوە یەک دوو لە هیچ وڵاتێکی دنیا نییە پەرلەمانتار 4 ساڵ لەوێ بێت و بڵێ کاکە جارێکی دیکە خۆی نەبێ جارێ لە ڕووی یاسایی شتێکی یاسایی هەموو کەسێک بۆی خۆی کاندید کاتەوە بەڵام منکو تەجروبە و معلومات یعنی پەرلەمانتاری وا هاتووە سەردانی کردوین لە پەرلەمانی کوردستان بە تایبەتی لە لیژنەی ناوخۆ 27 ساڵە پەرلەمانتارە یعنی ئافرەتێک بۆ قەناعەت بکەن لە تەمەنی دایکی مندا بوو یعنی لێم پرسی چەند ساڵە پەرلەمانتاریەتی 27 ساڵە پەرلەمانتارم بەڵام هەموو گیانی خبرە و شارەزایی بوو لە کاری پەرلەمانی لەبەرەوە ئەوە پاڵنەرێکە دوو ئەمن لەسەر تەکلیف و داوای برایانی مەڵبەندی هەشتی سۆران ئەو تەکلیفە قبول کردوون و هەر کاتێکیش کۆمەڵی ئیسلامی هەر ئیشێک بەو برای خۆی بسپێرێتن لە پەرلەمان بێ لە غەیری پەرلەمان بێ لە خزمەتیدا دەبوو. وەڵام دەشوترێ مامۆستا و هەمووان لە ناو واقعەکەین پەرلەمانی کوردستان ئەو خولەی تەمەنی کەمتر لە 2 ساڵ بوو چونکە کاتەکەی دیکە هەموو بەخۆ داگاداری و لە پەرلەمان بووی پەرلەمان دەرگای داخست نەیهێشت سەرۆکی پەرلەمان
داخلی پەرلەمان بێت و کۆبنەوەکانی درێژە پێ بدات. دواتر بە هەندێک قەراری هەندێک لایەنی سیاسی پەرلەمان دەستی بە کۆبنەوەکانی کردەوە کە ئەجندای کۆبنەوەکان قەرار بوو لە بەرژەوەندی خەڵک بێ، بەڵام کۆمەڵێک لایەن لە بەرژەوەندی حیزبی خۆیان ئەو هەلەیان خۆستەوە. ئەمە ژوای نەکردووە زیاتر کە کۆمەڵێکی زۆر ئەندامانی پەرلەمان دووبارە خۆیان کاندید بکەنەوە. ئەو لەوانەیە هۆکارێک بێتن، بەڵام قەناعەتی لەو 4 ساڵ و نیوە لەو نزیکەی 5 ساڵێکە لە پەرلەمان بووی لە خۆت ڕازی کە ئەدای کاری پەرلەمانی خۆتان بەباشی بەجێهێناوە لە بەپێی توانای خۆتان؟ ئەمر قەناعەتم وایە ئەوەی کە فراکسۆنەکانی دیکە لێیان بپرسی فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی لە قەدەر ئەو 6 پەرلەمانتارەی هەنگاوی زۆر لە خۆ گەورەتری هاویشتن و ئیشی زۆر لە خۆی گەورەتر کردن و زۆر چاکتری کردن، ینی بەقەدەر یعنی توانم بڵێم 12-15 پەرلەمانتار فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی ئیشی کردو بە شاهیدی فراکسۆنەکانی دیکە. فراکسۆنی کارەکانتان لە فراکسۆن وەڵاهی ئێمە جارەیە گە تەماشەی بکەی لە سەروی 6 پرۆژە یاسا و هەمواری یاسا و ئەوانەمان پێشکەش کردوون کە زۆربەی زۆریشیان لەگەڵ بۆ بەرژەوەندی خەڵک و چینەکانی جیاجای هەرێمی کوردستان بوون. یعنی لەوانە کە من پێم خۆشە ئیشارەی پێ بکەم لێرانە بیمەی تەندروستی کە یەکێکە لە بابەتە هەرە هەستیار و گرنگەکان کە لە هەموو وڵاتانی دراوسێمان هەیە لە هەرێمی کوردستان دانیە کە خەڵکێکی فەقیر و هەژار و نەدار لەو وڵاتە جاری وایە جیرۆدەی نەخۆشی دەبێتن، ناتوانێت پارەی چارەسەری نییە. ئەگەر بیمەی تەندروستی هەبێتن یعنی وەکو وڵاتانی دیکە خەستەخانەکانی بە بەڕوودا دەکرێن و یەکێکە لەو پرۆژە یاسانەی کۆمەڵی ئیسلامی کە پێشکەشمان کردووە، بەڵام بەداخەوە نەبۆتە یاسا. ینی خوازیارم کە لە خولی ئایندە ئەو فراکسۆنەی کە دەچێتەوە و پەرلەمانە ینی پرۆژەکە لە بەردەستی کاری لەسەر بکات و بکرێتە یاسا. ئەوەی تری بیمەی کۆمەڵایەتی بە هەمان شێوکەیەکێکە لە بابەتە هەستیارەکان کە فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی پێشکەشی کردووە، پێشینەی هاوسەرگیری کە لە ڕابردوو ئەو پێشینەیە هەبوو بۆ هەر گەنج و خوشک و برایەکە هاوسەرگیریان دەکرد، ئەوانە پێشینەیەکیان پێدەدرا، بەڵام ئەو پێشینەیە ڕاگیراوە. فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی داوامان کردو کە ئەو پێشینەیە بگەڕێنرێتەوە. پێشینەی خانوبەرە کە ئەتوانم بڵێم یەکێک لەو کارە چاکانەی حکوومەتی ڕابردوو بوو کە پێشینەیەک بداتە و کەسانی کە لە گوندەکان بۆ ئاوادانکردنەوەی گوندەکان، بەڵام ئەو پێشینەی ڕاگیرا داوامان کردوکە و پێشینەیە بگەڕێنرێتەوە. قەرزی بچووک بە هەمان شێوە کە ئەوەش ڕاگیرا بوو، دیسان فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی کاری لەسەر کردوکە و قەرزە بدرێتەوە. ئەو جا یاسای تیرۆر کە یەکێکە لەو یاسانەی کە لەگەڵ پێوەرە نێودەوڵەتیەکاندا تێک ناکاتەوە، نەتەوەی گرتوەکان هاتوونە سەرخەتوە وڵاتانی دراوسێمان. ئەمەستاەوە یەکێک لە بەرنامەکانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێک لە خاڵەکاندا باسی لە هەمواری یاسای تیرۆر کردوێتەوە. ئێمە بە خۆشحاڵیەوە برایانی بەڕێزم جارێ هەر لە سەرەتای چوونمان بۆ پەرلەمانی کوردستان کاتێکە ئەو یاسای هێندرا پێشەوە ئێمە تەسلیمی نەبووین و داکۆچیمان لۆی کە دەبێت ئەو یاسای هەموار بکرێتەوە لەبەرەوەی بەدەستەی سەرۆکایەتی و هەموو سەرۆک فراکسۆنەکانمان واژۆ کرد کە بە واژۆکراوی گوتیان پاشی 6 مانجی دیکە ئەو یاسایە هەموار دەکەینەوە. ئێستانەکەش ئەو کلێشەیە لە لای بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک دکتۆر یۆسف مەوجودە و بەڵام کە شەڕی داعش هاتە پێشەوە و وەزی هەرێمی کوردستان بەرە وەزێکی خراپ ڕۆی ئێمە لێی گەڕین گوتمان کاتی نییە کە جارێکی دیکە ئەو یاسا با کاتی خۆی دابێ و لەو ئاخیرانشکە ئەو یاسایە جارێکی دیکە درێژ کرایەوە. فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی پێداگیریمان کرد کە نابێ ئەو یاسا تێپەڕێندرێتن و نابێت درێژ بکرێتەوە لەگەڵەوەی لەبەرەوەی لەگەڵ پێوەرەکانی مافی مرۆڤ تێک دەگیرێتن و خەڵکێکی زۆر بەناحەق بە یاسای تیرۆر سزادراوە لە زیندانەکانی هەرێمی کوردستان کە ئەسڵەن ئەو یاسای شمولی ناکاتن. جا ئەوجا یعنی تاوانێک کە لەو هەرێمی کوردستانە ئەندامی حیزبێک لە حیزبەکانی دەسەڵات تاوانێکی ئەنجامداوە بە هەموو پێوەرەکان تیرۆرە، بەڵام بە یاسای تیرۆر دادگایی ناکرێتن. بەڵام ئەندامێکی لایەنێکی سیاسی تر کە نەیاریتیان کە حیساب کە دش بە ئەو دەسەڵاتە و گەندەڵیەکانی ئەو دەسەڵاتە لەسەر خەت بووە، یاسای تیرۆریان بۆ دابەزاندووە بە یاسای تیرۆر تۆمەتباریان کردووە کەچی پاشی مانجێک ئازاد کراوە کە تەماشایان کردووە ستەمی لێکراوە. ئێمە هەموارەکەمان پێشکەش کردووە و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و ئیتیفاقی دەستەی سەرۆکایەتی و فراکسۆنەکان و نەتەوەی گرتوەکان هاتوونە سەرخەت پشتگیری لە ئەو پرۆژە یاسایی کۆمەڵی ئیسلامی دەکەن بۆ هەمواری یاسای تیرۆر و خوازیارم لە خولی داهاتوو ئەو یاسایە هەموار بکرێتەوە. بەڵێ مامەستا دەست خۆش بی دەگەڕێنەوە لات دواتر. مامەستا ناسیح جەنابەت
وەک گەنجێک خۆت کاندید کردووە و هاتیوێتە مەیدان و بانگەشەیەکی گەرمت دەست پێ کردووە و لە هەوڵدای متمانەی خەڵک بەدەست بێنێ بۆ ئەوەی خزمەتیان بکەیت وەک گەنجێک دەتەوێت چی بۆ گەنجان و چی بۆ خەڵکی کوردستان بکەیت بە ناوی خوای گەورە میهرەبان بێگومان ئەمە ئەگەر ئێستا باس لە گەنج بکەین لە هەر وڵاتێکی دنیا پێشکەوتن و دواکەوتنی ئەو وڵاتانە بەندە بە پێشکەوتن و دواکەوتنی گەنجەوە لە هەر وڵاتێکدا کە گەنجیان گەنجێکی وشیار و تێگەیشت و پێگەیشت و پێشکەوتووە ئەم وڵاتانە پێشکەوتون بە لە هەموو بوارەکانی ژیانەوە و بە پێچەوانەوە هەر کاتێک گەنجەکان دواکەوتوو بووبن لە وڵاتانەدا یاخود دەرگیان لە بەردەم داخرابی بگەن بە هیوا و ئاواتەکانی خۆیان بڵێن بواریان بۆ نەڕەخسابی بۆ کارکردن ئەم وڵاتانە وڵاتی دواکەوتوون جا بۆیە کە تەماشا ئەکەین لەبەرەوەی گەنج یەکێکە لەو چینانی کە لە ناو کۆمەلگادا بە تایبەتی لە کۆمەلگەی کوردستاندا چینێکی مەحرومە لە زۆر بواردا بێبەش کراوە لە زۆر شتدا دەرگای لەسەر داخراوە ئەگەر ناگەنجی ئێمە گەنجێکی وشیار و پێگەیشت و داهێنەرە و بە تەواوی معنە ئەڵێن بۆیە دەسەڵات هەمیشە ترسی لەو گەنجانە هەیە لە گەنجەکانی وڵاتەکەی خۆیدا هەیە ئەگەر گەنجانی کوردستان مامۆستا زیاتر کێشەی هەلیکاریان هەیە کێشەی دامەزراندن کێشەی وەکو هەر تاکێکی ئەم وڵاتە نەبوونی خزمەتگوزاریەکان نەعەدالەتی یعنی ئەو کێشانەیان هەیە جەنابەت ئەگەر بێت و متمانەی خەڵکی کوردستان بەدەست بێنی و بڕۆیە پەرلەمان دەتوانێت چیان بۆ بکەیت پرۆژەت چییە پلانت چی داناوە بۆ ئەوەی کە خەڵک متمانەت پێ دەکات لە ئاست متمانەی خەڵک بی بێگومان جامەی ئەوە بڵێم لەبەرەوەی هەرێمی کوردستان بە پێی پێوەرەکانی بیان بڵێن ئەو ئامارانی کە ناوەندەکانی دانیشتوان ناسی بڵاویان کردوێتەوە سەدا چلی گەنجە کۆمەلگەی کوردستان سەدا چلی گەنجە بەڵام کە تەماشا ئەکەین دەسەڵاتی هەرێمی کوردستان لە ماوەی 27 ساڵی حکومڕانیدا نەیتوانیوە هێز و وزە و تاقەی گەنجان کۆبکاتەوە و پایی دەوڵەتەکەی خۆی پێ بەهێز بکات هەمیشە وەکو گوتم ئەو گەنجانە لەبەر ئەوەی گەنجی وشیار و پێگەیشت و داهێنەرن دەرگیان لە بەردەم داخراوە یاخود دوو ڕێگا لە بەردەم گەنجان دانراوە یاخود ئەبێ ئەو گەنجە ببێ بە کۆیلەی حیزب لەناو حیزبش ببێ بە کۆیلەی بنەماڵەیەک و یان تاکە کەسێکی دیاریکراو تاکو کۆمەڵێک ئیمتیازاتی پێ ئەدرێ وەکو خێر پێی ئەبەخشرێ یانیش دەبێ مەحروم بێ لە هەموو خۆشیەکانی ژیان بە هیچ هیوا و ئاوات و مەبەستێکی نەگا بۆیە دەبینین لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر گەنج سەری خۆی هەڵەگرێ بەرە وڵاتانی دەرەوە ئەڕوا و یاخود لە دەریاکاندا ئاخنچێن و ئەبن بە خۆراکی ماسی ئەوە هەمووی خەلەلی دەسەڵاتە چونکە دەسەڵات نەیتوانیوە تا ئێستا بڵێن سوود لە توانە و تاقی گەنجەکانی هەرێمی کوردستان وەربگرێ کە تەماشاکەین ئێستا لەم پرۆسەیەدا کە بڵێن پرۆسی هەڵبژاردن هاتۆتە پێشەوە لە هەرێمی کوردستان کۆمەڵە گەنجێک لە ناو لیستە جیاوازەکاندا خۆیان کاندید کردووەوە لە ناو لیستی کۆمەڵی ئیسلامیشدا بە شانازیە و ئەڵێن ژمارەیەکی زۆر لە گەنجان و تەنانەت سەرۆکی لیست گەنجێکە کە سەرۆکایەتی لیستەکەمانەکە ئەوە دەرفەتێکی باشە کە کۆمەڵی ئیسلامی بۆ ئەو گەنجانی ڕەخساندووە تاکو بتوانن بڵێن تاقەی خۆیان تاقی بکەنەوە یان ئەو دەرفەتانەی کە هەن بڵێن لە دەستیان نەدەن لە داهاتوودا تاکو بتوانن زیاتر خزمەتی چینی گەنجام بکەن چونکە ناشارینەوە ئەگەر ئەوەی کە کەسێکی گەنج پێی ئەکرێ و لە معاناتی گەنج ئەگا ئەوەندە کەسێکی بە ساڵاتوو لەوانەیە نەتوانی لە معانات و لە کێشە و گیر و گرفتەکانی گەنجان بگەن مامۆستا بەڵام زۆربەی کە بڵین لە شەعنی ئەو کەسانە کەم بکەینەوە کە بڵین بە ساڵادا چوونیان لە تەمەنی گەنجاندانین ئەوانیش ئیشی زۆر باشیان کردووە لە ڕابردوودا لە بۆ گەنجان بە تایبەتی لە ناو کۆمەڵی ئیسلامیدا بەڵام گومانی تێدانیە کە کەسێکی گەنج زیاتر ئەتوانی گفتوگۆ و تێگەیشتنی هەبێ لەگەڵ گەنجەکاندا بە شێوێکی گشتی بزانین چیانەوێ مامۆستا باست لەوە کرد کە گەنج وشیارە گەنج تێگەیشتووە گەنج توانا و وزە و تاقەی زۆریە کە دەتوانێت گۆڕانکاری دروست بکە بەڵام زۆربەی زۆری دەنگدەرەکانی لایەنەکانی دەسەڵات کە زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی کوردستان پێک دێن و حکوومەت پێک دێن و بەشێکی زۆری دەنگدەرەکانی ڕەنگە گەنج بن
ینی بۆچی ئەوان ناتوانن گۆڕانکاری دروست بکەن بۆچی ئێوە وەکو گەنجانی ناو لیستەکانی ناڕازی یان ئەو لیستانەی کە لە دەرەوەی هەردوو پارتی دەسەڵاتدارن قەنەعەت بە گەنجەکان قەنەعەت بە خەڵک بکەن کە دەنگ بە ئێوە بدەن دەنگ بەو لیستانە بدەن کە خزمەتی خەڵکیان کردووە لە ڕاستیدا کاک هاوکار من پێم وانییە زۆرینەی دەنگدەرانی حیزبە دەسەڵاتدارەکان گەنج بن بەشێکی زۆری دەنگدەریان هەیە چونکە ڕێژەیەکی زۆر کورسیان هەیە ئێمە دەزانین ئەو ڕێژە زۆرەی کورسەکانی دەسەڵات کە دەیهێنێ ڕێژەیەکی شەرعی نییە زۆربەی زۆری بە تەزویر و گزیکاری و بڵێن دزینی ئیرادەی خەڵکەوەیە واتە ئەگەر بین تەماشە بکەین ڕاستەوانیش دەنگدەری خۆیان هەیە و لە سەرتاشدا ئاماژەم بەوە کرد دەبێت کۆمەڵە گەنجێک هەبن وەکو کۆیلەی حیزبەکان کە کردوونیانن بە کۆیلە لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیان لە پێناو بەرژەوەندیە تاکەکانی خۆیان بەکاریان هێناون و ناشی شارینەوە کۆمەڵە گەنجێکی شەیە کە مەسلحەتی لەگەڵ ئەم دەسەڵاتانەدا یاخود مەسلحەتی کەسە نزیکەکانیان لەگەڵ ئەم دەسەڵاتەدا و بۆیە هەمیشە دەنگدەری ئەم دەسەڵاتن بەڵام بە شێوەیەکی گشتی ناتوانین بڵین زۆرینەی دەنگدەرانی ئەم حیزبە دەسەڵاتدارانە گەنجن یاخود ئەو ڕێژە زۆرەی کورسی دێنن و دەنگ بەلایەنەکانی دیکە نادەن بەڕێز مامۆستا عەلی باپیر لە ئەو کۆڕی کە لە هەولێر بەسرا قسەیەکی زۆر جوانی کرد گوتی بە ئاشکرا ئێمە بە لایەنەکانی دەسەڵاتمان گوت بە هەردوو لایەنەکانمان گوت ئێوە بڵێن خۆشیتان بەوە نێ کە ئێستا ئێوە زۆرینەی کورسەکانتان لە بەردەستیدا ئەگەر هێز و دەسەڵاتان لە بەردەستیدا نەبێ سەیری سلێمانی بکەن بارودۆخی پارتی لە سلێمانیدا زۆر خراپترە لە لایەنەکانی دیکە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی دەنگمان زیاترە لە پارتی دیموکراتی کوردستان و لە هەولێر و دهۆکیشدا بارودۆخی یەکەتی وەکو بارودۆخی کۆمەڵی ئیسلامیە واتە بە شێوەیەکی گشتی لە هەر شوێنێک ئەوان دەسەڵاتیان هەبێ ئەوان زۆرینەن چونکە زۆر هۆکار هەیە کە ئەوان دەسەڵاتی خۆیان پێ ئەەکەن مامۆستا بەڵێ باست لە ساختەکاری کرد هەر ئەوەش وای کردووە خەڵکێک هەیە ڕەنگە پەیوەندی لەگەر هیچ حیزب و لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان نەبێت کاسبی خۆی دەکا ئیش و کارەکانی خۆی دەکا مامۆستایەکە فەرمانبەرێکە لە ئێستادا ڕەنگە بێئومێد بوو بێ بڵێ کاکە مادام ئەو لایەنانە خۆیان باسی تەزویر دەکەن من بڕۆم و نەڕۆم بۆ دەنگدان هەروەکو یەکە قسەی جەنابەت بۆ ئەوانە چییە کە ناتوانن بەشدار بن لەو گۆڕانکاریانەی کە دێتە پێشمان بێگومان ئێمە ئەگەر سیر بکەین لە وڵاتانی دەوروبەریش و لە هەرێمی کوردستانیشدا شاراوە نییە کە هەمیشە لە هەڵبژارنەکاندا تەزویر ئەکرێ ئەوە شتێکی شاراوە نییە و ناشتوانین بڵین 100% ڕێگری لە تەزویر ئەکرێ و بە تایبەتیش لە هەرێمی کوردستاندا بەڵام پێت وایە دەبێت خەڵک بێئومێد بێ و بەشداری لە پرۆسەی دەنگدان نەکە بەڵام ئەو تەزویرکاریە ناگاتە ئەوەی کە خەڵک بێئومێد بێ و بەشداری دەنگدان نەکات ئێمە ئەڵێن هەرچەندە خەڵک زیاتر بێتە سەر سندوقەکانی دەنگدان و بەشداری بکە لە پرۆسەی دەنگدان هێندە مەسافەی تەزویر و تەزویرکاری لە بۆ دەسەڵات کەمە بێتەوە بەشێکی زۆری ئەو تەزویرەی کە ئەکرێ وەلایەنی دەسەڵات سوودی لێبینیە کە تەزویر ئەکا لە ئەنجامی ئەوەیە کە خەڵک نایەتە سەر سندوقەکانی دەنگدان کاتێک کە کەسێک نایەتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ نادا کە مافێکی شەرعی خۆیتی دەنگ بدا دەسەڵات بیر لەوە ئەکاتەوە کەسێکی دیکە هاوشێوەی ئەو دروست بکات و لە جیاتی ئەو دەنگ بدا یەکێک لە لایەنە هەرە دیارەکانی تەزویرکردن لە پرۆسەکانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا لە ئەنجامی بەشداری نەکردنی خەڵکەوێ بۆیە ئێمە هەمیشە ڕوو ئەەکەینە خەڵکی خۆمان دەبێ بێ ئومێد نەبن هەمیشە بزانن دەرگای گۆڕانکاری لە بەردەم ئێمەدا کراوەیە مادام ئێمە ئیرادەی گۆڕانکاریمان هەیە مادام ئێمە ئەمانەوێت گۆڕانکاری بکەین و گلەیمان لەو واقع و لەو دەسەڵاتە هەیە بێگومان ئەگەر ئێمە ئیش لە بۆ ئەو ئیرادە و ویستەی خۆمان بکەین هیچ هێزێک ناتوانێت بەر بەلێشاوی خەڵک بگرێ و ناتوانێت ڕێگری بکالەوەی کە گۆڕانکاری بکەن ئێمە نمونەی زۆر زیندومان لەبەردەستە بە ئاشکرا ئەبینین لە ماوەکانی ڕابردوودا کاتێکە لە ساڵی 92 هەڵبژاردن کرا لە نێوان بڵێن لایەنەکاندا و پارتی و یەکێتی زۆرینەی دەنگەکانیان بەدەستهێنا بە هەر شێوازێک لە شێوازەکان هەبێ 49 بە 51 لە بینی هەردوو لایەنەکاندا دابەشکاری کرابوو لە کورسیەکان لەسەر یەک تاکە کورسی کە ئەیانویست لەسەر نیزامی 50 بە 50 50 بە 50 چەندین ساڵ یەکتریان کوشت ئامادە نەبوون تەنەزول بکەن لەسەر یەک دانە کورسی
تا ساڵی 1970 کە بەپێی ڕێکەوتنێکی ئاشتیان لە نێوان دامۆر کرا بەڵام چ ڕێکەوتنێک هەتا ئێستاش بارودۆخی کوردستان وەکو خۆی ئاسایی نەبووتەوە هەر تەنها لەسەر یەک تاکە کورسی بوو بەڵام لە خولەکانی دواتر لە ساڵی 2005 وە لە دواتریش کاتێکە پرۆسەی هەڵبژاردن بەردەوامی پێدرا تا گەیشتە خولی چارەمی پەرلەمان بینیمان ژمارەی کورسەکانی ئەم دوو هێزە هێزێکیان گەیشت بە 38 کورسی و هێزێکیان گەیشت بە 18 کورسی چێ ژماری ئەو کورسیانەی کەم کردەوە بێگومان دەنجی خەڵک بوو چوونە سەر سندوقەکانی دەنگدان بوو کاتێککە خەڵک چوونە سەر سندوقەکانی دەنگدان ئەوان گۆڕانکاریان لە تەواوی ژمارەی کورسەکاندا کرد واتە ناتوانین بڵین گۆڕانکاری ناکرێت بەڵام هەمیشە دەبی ئەوەشمان لەبیر بێ گۆڕانکاری شتێک بڵێن پرۆسەیەکی کورد خایەن نییە هەمیشە پرۆسەیەکی گۆڕانکاری ئەەکەین دەبێ پش و درێژ بین و ئێمە و هەمیشەش سروشتی گۆڕانکاریەکان لە هەموو وڵاتانی دنیا بەو شێوازەیە هەمیشە بە کۆمەڵێک بارودۆخی سەخت و دژوار داتی ئەپەڕێ تا ئەگاتە ئەو ئاستەی کە بەروبووم بگرێ و بەرهەمەکەی بەدەستبێنین خۆشبەختانە ئێمە لە ماوەکانی ڕابردوودا وەکو تازە باسم کرد کە شەڕی ناوخۆ کرا ئەو بارودۆخێکی زۆر سەخت بوو بەسەر هەرێمی کوردستان داهات و لە ماوەی ڕابردوودا کە تەزویرکاری و دەنگدزین و ئیرادەزیینی خەڵک کرا دیسان هەر بارودۆخێکی سەخت بوو بەسەر خەڵکی هەرێمی کوردستان داهات ئەم بارودۆخە سەختانە وا لە ئێمە ئەکا ومێدمان پێ ئەبەخشێ کە ئێمە لە بۆ پرۆسەی گۆڕانکاری کۆمەڵێک بارودۆخی سەخت و دژوارمان بڕیون ئێستا نزیک بووینەتەوە لەو پرۆسە گۆڕانکاریەکە پێویستە بکرێت و بە دڵنیاییشەوە وەکو ئاماژەم پێدا ئەگەر بێت و خەڵک بە گڕوتینەوە بچێتە سەر سندوقەکانی دەنگدان لە ڕۆژی 39 وەکو کەرنەڤاڵێک تەماشای دەنگدان بکات و هیچ هێزێک نەتوانی ساردیان بکاتەوە و فێڵیان لێ نەکات بێگومان ئەتوانین بگەین بەو گۆڕانکاریە واقعی و حەقیقیانەی کە ئێمە پێویستە لە هەرێمی کوردستاندا بیکەین. بەڕێ دەستخۆش مامۆستا مستەحدێمە لای جەنابێت مامۆستا ناسیح باسی لە گرنگی بەشداری هاوڵاتیان کرد بۆ پرۆسەی گۆڕانکاری. وەک دەزانین زیاتر لە 95 خەڵکی هەرێمی کوردستان مسلمانن تا چەند دەنگدان و بەشداریکردن لە هەڵبژاردن ئەرکێکە لەسەر شانی هاوڵاتیان کە بەشدار بن لە گۆڕانکاری بەشدار بن لەوەی کەسی باش هەڵبژێرن یان کەسی خراپ کەسی ڕابردوو پاک یان ئەوانەی کە ڕابردوویان خراپ بووە تا چەند ئێوە هانی خەڵک دەدەن جەنابەت وەکو کارژێڕی مەڵبەندی سۆران و هەم وەکو بانکخوازێک چی بە خەڵک دەڵێ بۆ بەشداریکردن لە دەنگدان و دەنگدان بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. الله سرەتا منیش بەخێراتنی جەنابتان دەکەم زۆر سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی بەڕێز و هەروەها ئامادەبووانی خۆشەویست. وەڵا کاک هاوکار بێگومان ئەرچی مسلمانانە بە شێوازێکی گشتی لەسەر هەر مسلمانێک پێویستە کە هەوڵ بداتن بۆ بەدەستهێنانی بەرژەوەندیەکان بۆ مسلمانان بەدەستهێنانی مەسلحە جەلب المەسلحە وەکو لە قەواعیدی ئوسولی باسەکاتن و دەرء المەفسەدە و ئەرچی هەر تاکێکی مسلمانە کە هەوڵ بدا بەرژەوەندیەکان بۆ خەڵکی مسلمان دەستەبەرکە و خراپەکاریان لێ دوور خاتەوە. بێگومان دوای تەوحید و یەکتاپەرستی باشترین چاکە و چاکەکاری بۆ خاک و نیشتیمان و گەل بریتە لە دەستەبەرکردنی دادپەروەری. دادپەروەری بە چی ئەکرێتن؟ ئەمڕۆ بێگومان دەبی هەوڵدەی یعنی بەشداربی لە پەرلەمان لە حکوومەت بۆ ئەوەی بتوانی دادپەروەری بۆ خەڵک دەستەبەرکەین. بۆیە زانایانە فەرمونون یعنی قاعیدەیەکی جوانی فقهی هەیە فەرمی للوەسائل ئەحکام المەقاصد وەسیلەکان ئامرازەکان هەمان حکمی مەبەست و ئامانجەکانیان هەیە. واتە ئەگەر مەبەست ئامانج کە بریتە لە دادپەروەری واجب بێتن و ئەو وەسیلە و ئامرازەی کە پێی دەگەیە ئەم دادپەروەریە ئەویشیان هەمان حکمی واجببوونی هەیە. وەکو لە قاعیدەیەکی تردا فەرمی ما لا يتم الواجب به إلا به فهو واجب. ئەگەر شتێکی واجب ئەگەر نەتوانی جێبەجێی بکەیت تەنها بەو شتە نەبی بەو ئامرازە نەبی ئەویش واجب دەبێت. کەواتە ئەمڕۆ ئێمە چۆن دەتوانین دادپەروەری بەرپا بکەین؟ بێگومان دەبێت لە ڕێگەی پەرلەمان و بەشداریکردن لە حکوومەتەوە بێت. کەواتە وەکو شێخ یوسف قەرضاوی دەفەرمێتن ئەفەرمێ هەر تاکێک
ئەگەر هاتوو لە ئەرچی هەڵبژاردننی خۆی کەم تەرخەمی کرد بەشداری نەکرد لە هەڵبژاردن نەچوو بۆ دەنگدان بەهۆی ئەو کەم تەرخەمیەی ئەوەوە کەسانی شایستە و دەستپاک دۆڕاندیان سەر نەکەوتن کەسانێک سەرکەوتن کە ناشایستە بوون کەسانێک سەرکەوتن کە دز بوون گەندەڵ بوون بێگومان دەفەرمێتن ئەو کەسە سەرپێچی فەرمانی خوای پەروەردگاری کردووە چونکە بەهۆی کەم تەرخەمی ئەوەوە ئەوانە سەرکەوتن جا بەڕاستی ئەوەی من کە ئەمڕۆ کە تەماشای دەکەم لە هەرێمی کوردستان وەکو جەنابەت ئاماژەت پێدا کە لە 95 خەڵکی هەرێمی کوردستان مسلمانن و کۆمەڵی ئیسلامیش حزبێکی ئیسلامیە و کەناڵەکانی ڕاگەیاندنی و کادیر و ئەندامان و مامۆستایانی زانایانی ئاینی ناوە حیزبە بەردەوام بانگی حەق دەدەن بەردەوام کاری بانکخوازی خۆشیان دەکەن لە تەنیش سیاسەتەکەی ئەوە تا چەند کاریگەری لەسەر خەڵک کردووە کە خەڵک متمانە بەو لیستە بکە وڵی بێگومان کاریگەری زۆری کردووە و ڕۆژ بە ڕۆژ لەخوا بە زیاد بێتن کۆمەڵی ئیسلامی کوردستان توانی وێتی یانی ئەگەر تەماشا بکەین دروستبوونی کۆمەڵی ئیسلامی ینی ماوەیەکی زۆر نییە ساڵ بە ساڵ باڵانسی کۆمەڵی ئیسلامی زیاتر لە بەرزبوونەوەدا ئەگەرچی ینی ڕێگری زۆری هاتۆتە پێش و بەردەوام هەوڵدرا ئەو حیزبە سەرکوت بکرێ و دەنجی بە خەڵک نەگاتن و پێناسی خراپی کۆمەڵی ئیسلامی بکرێتن بەڵام سوپاس بۆخوا وەکو دەبینین ڕۆژ بە ڕۆژ جەماوەری هەرێمی کوردستان لە بە ئاگاهاتنەوە و شارەزابوون و ئاشنابوونی زیاترە بەو حیزب و بە پرۆژەی ئەو حیزبە و دەزانیتن ئەم حیزبە بۆ بەرژەوەندی خەڵک کار دەکات بەڵام وەکو گوتم وەکو کاکسۆران عومەر دەفەرمێ قسەیەکی جوانی هەیە ئەڵێ سەیرم لەو خەڵکە دێتن کەوا خەڵک دەبینی شەڕیەتی لەسەر ڕێزی پێشەوەی مزگەوت زۆربەی زۆری خەڵکی هەرێمی کوردستان دەبینی دەچیتە مزگەوت بەڵام کاتێک کە دەنگدان دادێتن دەچی دەنگ بە کەسانێک دەداتن کە شەوان مەستن و ڕۆژانیش بە ڕۆژیش سەروەت و سامانی ئەو خەڵکە دەدزن بۆیە دەبێت بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان چاوکراوە بێتن و وەکو گوتم ئەرکێکی شەرعیە دەبێت دەنگ بە کەسانی شیاو بدەن کەسانی دەستپاک بدەن هەروەها ئەوەمان لە یاد نەچێ ئەرچی مرۆڤی مسلمانە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن من ڕەئا منکم منکەڕەن فەلیوغەیڕه بیەدیه ئەگەر هەر یەکێک لە ئێوە خراپەکاریەک منکەرێکی دی پێویستە بە دەستی خۆی بیگۆڕێتن ئەمڕۆ باشترین دەرفەت بۆ خەڵک هاتۆتە بێش ینی بزەبت وەکو ئەو فەرمودەی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام بنووکە قەڵەمێک بە دەستی خۆت دەتوانی گۆڕانکاری بکەیت چیتر 4 ساڵی تر ئەو خەڵکە لە ژێستەم و نادادپەروەریدا نەبێتن بۆ ینی دووبارەی دەکەمەوە بەڕاستی ئەرچی جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی مسلمانی کوردستانە کە هەوڵ بدەن دەنگ بە کەسانی دادپەروەر کەسانێک کە شایستن کەسانێک کە دەستپاکن دەست بە دەستنوێژن کە خزمەتیان کردووە یعنی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕاستی هێزێکە تاقی کراوەتەوە لە ڕابردوو یعنی چ پەرلەمانتارەکانی چ وەزیرەکانی چێ بەڕێوەبەرەگشتیەکانی ئەگەر تەماشایان کەی خەڵک هەموو شاهدی ئەویان بۆ دەداتن بۆیە پێویستە بەڕاستی خەڵک ئەو دەرفەتە لە دەست نەداتن بەڵێ دێمە لای جەنابەت لە دواتر مامۆستا دێمە لای مامۆستا مسلیم هەڵوێست و کارەکانی نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان لە وەزارەت لە دەستە و بەڕێوەبەرە گشتیەکان ئەو پۆستانەی کە لە دەستیان بووە تا چەند توانیویانە خزمەتی خەڵکی پێ بکەن تا چەند توانیویانە لە ئاز داواکاریەکانی خەڵک بن بە پێی توانا و دەستەڵاتە سنوودارەکانی کە هەیان بووە بێگومان نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی چ لە پەرلەمان چ لە تیمی حکوومەت لە هەر شوێنێک ببن بە شاهیدی خەڵک جێپەنجەیان دیار بووە و ئەو مەسئولەتی کە پێیان سپێردراوە ئەو ئەمانەتێک کە پێیان سپێردراوە لە شوێنی خۆیان زۆر ڕازگۆیانە دەستپاکانە گوێرانە کاروباری خەڵکیان ڕاپەڕاندیە هەر ئەوە شەوای کردیە کە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی سەریان بەرز بێت بە سەرکردایەتی خۆیان سەریان بەرز بێت بە نوێنەرانە لە هەردوو پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان و تیمی وەزارەت بەرایانمان ئەوانەیە کە لە حکومەتی خۆزەییشن خەڵک شایدیان بۆ ئەدات ئێمەش بە حەقەت ئەو دڵسۆزی ئەو کاتیان ئێمە ئەو مانەی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی قوتابخانەیەکی ئەو توێ ئەتوانێت کادیری وا پێ بگەینێت کەسانی وا پێ بگەینێت کە شایستن هەر پۆستێکی حکومڕانیان پێ بسپێرن
توانای ئەوانەیە کە تێدا سەرکەوتوو بن. ینی بەڵێنی ئەوە بە خەڵک دەدەن وەک کۆمەڵ ئیسلامی ئەگەر ڕێژەیەکی زۆر کورسیتان بەدەست هێنا و پۆستەکانی ناو حکوومەت و ئەنجومەنە خۆجیەکانتان زیاتر بوو زیاتر خزمەتی خەڵک بکەن گومانی تێدا نیە گومانی تێدانێ ئێمە بەڵام ئێستا خەڵک هۆشیارە بەڵێن و ئەو بەڵێنانێک کە بە خەڵک دەدرێ هەمووی ڕسمی دەگرێ هەمووی قسەکان خەزم دەکات دواتر خەڵک سزاتان دەداتەوە بەتاکید ئەمن لێرەوە دەڵێم ئەو دروشمانەی کە لە ینی دروشمی لە خۆتان گەورەترتان بەرز نەکردێتەوە بەتاکید دروشمەکانی ڕابردوو لە هەڵبژارنی انتخاباتی ڕابردوو کە بەرزمان کردبووەوە ئێستاش تۆمارن خەڵک بابتە تەماشای ئەرشیفی کۆمەڵی ئیسلامی کات چوعدیان بە خەڵکدا ئایا ئەوانەی کە بە خەڵکیان گوت جێبەجێیان کریاننا مەگەر ڕێگریمان لێکرابێت ئەگەر هەر ئەرکێک کە بە ئێمە پێدرابێت چ لە حکوومەتی خۆجێی کە چ لە وەزیری بەڕێزەکانمان و فراکسیۆنەکانمان ئەو دروشمانێک کە بەرزیان کردبوونەوە لەگەڵیانە ڕازگۆ بوون خەڵکیش بینیان و ئێساش خەڵک ئەزانێت و لە نزیکەوە چونکە خەڵکی ئێمە یەک لە خاڵە ئیزابیەکانی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە هەر شوێنێک ئیشیان کردبێت قیادەی کۆمەڵ و کادیرەکانیان و فراکسیۆنەکانیان و تیمی وەزارەتیان یەک خاڵی جەوهەری هەیە کە زۆر جیاواز بێ لە ئێمە و لەگەڵ سەرجەم ینی حیزبەکانی تر کۆمەڵ ئیسلامیینە کە دەفاسیلەیەک دروست بێت بە ناوی بەرپرس لەگەڵ خوارێ لە ناو خەڵک بوون و خەڵک بە ئاسانی پێیان بەتەواوەتی ینی لە هەموو چین و توێژەکان لە هەموو ساتە وەختەکان ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ خەڵک بوون لە ناو جەماوەر بوون و کاتێک کە بەرپرس بوون ئێستاش کە بەرپرس نین لە هەر ئاسیشی حکومیدا بن پێشتر چۆن بوون ئەو کاتیش هەروە بوون ئەوە وای کرد کە ئینتیباهی خەڵک ببێتەوە سەرنجیان ڕابشێشێت کە پۆست و دەسەڵات ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ناگۆڕێت لە خۆبایی نابن چۆن خاشی بوون ئاواش خاشی بوون کاتێکە لە دەسەڵاتیش دابوون تەماشای ئەندا پەرلەمانەکان ئێمە بکەن کاتێک کە ئەبین لە ناو خەڵک و جەماوەردان بە شێوەیەکی سادە و ئاسایی خەڵک ئەڵێ باشەوە چ ئەندام پەرلەمانێکە کە چەوە بەرپرسێکی ئەنی کۆمەڵی ئیسلامی ئەمن یەک پشت بۆ باسکەم لەگەڵ کاک عەبدولستار وەزیری کشتوکاڵ کە ئێستا خۆشی کاندیدا لەگەڵی چوین بۆ مەتیقەی باڵەکاتی سەردانی هەندێک فەلاحەوانێک کرد لە نزیکەوە سەریکردنەوە لە ناو زەویەک دانیشتین لەگەڵ فەلاحێک کە ئافساری سەلامی لێ کرد حاجەکە خەریشی تەماتە لێکردنەوە بوو هەر هەڵیش نەستا خۆشی تێک نەدا گوتی مام حاجی چۆنی و باشی گوتی وەڵام وەزعن باش نییە گوتی لۆ وەزتان باش نیە گوتی کاکە وەڵام ئەوە فەلاحەتی ئەەکەین ئەو کەس لێمان ناکرێ و حکوومەت لێمان بێ ئاگایە و کەس ئاگە نەبێنێ گوتی لۆ ناسە لای وەزیری کشتوکاڵ گوتی کوڕە کەس وەزیری ناناسی وەزیر لە چێیە کەس ناگاتە وەزیری لە چند دەربی بینم مام حاجی کافساری بێتی ئەمن وەزیری کشتوکاڵم مام حاجی کە بینی یەک پێ هەستا وتی والله زۆر داوای لێبوونەکەم زەنابی وەزیر زانی کە تو وەزیری وتی والله خۆ زۆر احتیاجی بەشێکم وەکو ئێوە ئینسانێکم ئەکێکم پێش پێدا کە خزمەتی ئێوە بکەم ئەمام حاجیە هە لە شوێنی خۆی زۆر هەسی بە شەرمەزاری خەزاڵەتی کرد وتی من یەکەم جارە بینم لەو مێژووی هەرێمی کوردستان پاش 27 ساڵ حکومڕانی وەزیرێک بێت لەگەڵ فەلاحێک لەناو تەمەتە دابنیشیتن وتی من دەستخۆشتانی ئەەکەم ئەوەی وای دەتوێت بڵێ کۆمەڵی ئیسلامی ئەو بەرپرسانەی کە ناردوێتی بۆ شوێنە گرنگەکان و بۆ پۆستەکان هەر لە ناو خەڵک بن و لەگەڵ خەڵک ماونێتەوە گومانی تێدانە ئەمە خاڵێکی زۆر ئیزابێت چونکە لە هەرێمی کوردستان بەس لەوە ئیجابی تر ئەوەیە کە بتوان کاریان بۆ بکەن دەرفەتی ئیشیان ئەوەی ئێمە پێمان کرابێت لە حکوومەت نوێنەرانی ئێمە لە حکوومەت بە هاوڵاتێک بڵێ من چۆمە لای وەزیر لای مدیر عامێک کارەکەی ڕاگرتی بێت و نەیکرد بێت با شاهیدێک بێتە شاهید بڵێ کارەکەی ئێمە لەلایەن فلانکە وەزارەتەوە ڕاوەستە و ینی عەقەباتی لۆ دروستکایە بەداخەوە ئێستا ئەو فەراغە هەیە خەڵک ئەڵێ مەسوول لە ئاستێک ئەژید هاوڵاتی لە ئاستێکی تر ئەژیتن کۆمەڵی ئیسلامی توانێک و قوتابخانەیەکی سەرکەوتوو ئەندام و کادری خۆی وا پێ بگەینێ خاچی بێت دڵسۆز بێت دەستپاک بێت بەرامبەر ئەو وڵاتی کە پێی سپێردراوە بۆیە داواکەمانی بەڕاستی لە دەنگدەرانی هەرێمی کوردستان ئەمە گە بە وەزارەتێک ئاوا ئەنی چالاک بین ئەی ئەگەر بەتانمان پێ بدەن بیکەین بە 2 وەزارەت بیکەین بە 3 وەزارەت دڵنیام یعنی ئەو بێهیوای کەس ڕووی لە خەڵک کردیە کە حکومەت وەڵامی خەڵک ناداتەوە پێم وایە ئەو بێهیوایە نامینێتر دەست خۆش مامۆستا مەڕوان دێمە لای جەنابەت خەڵکانێکن و کۆمەڵێک حیزبی تریش هەن دەڵێن
کۆمەڵی ئیسلامی کوردستان لە مەوقیفەکانی ڕقە یاخود لە مەوقیفەکانی خۆی نایەتە خوارە. بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوو هەڵبژاردننی جێگری سەرۆکی پەرلەمانی عراق کرا، کۆمەڵی ئیسلامی بە تەنها خۆی کاندید کرد بەبێ هیچ ڕکابەرێک. لە ڕابردوودا سەبارەت بەم هەڵبژاردنەی خۆمان بەشێکی زۆری لایەنەکان داوای بەڕاستە و خۆ ناڕاستە خۆ داوای دواخستنی هەڵبژاردنەکانیان دەکرد، بەڵام کۆمەڵ سوور بوو لەسەرەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ و ئەنجام بدرێ. هۆکاری ئەو ڕقیەی کۆمەڵی ئیسلامی کوردستان چییە؟ یاخود لانەدانە لە مەبادیەکانی دیموکراسی و ئازادی کە باسی دەکەن. پێش وەڵامت دەمەوە دوو کۆمنتم لەسەر بابەتانی کە وروژان ئەگەر ئیجازە بێتن دوایە کرم چۆ بکرم بێنەوە باشە. یەکەمیان دەربارەوە کە خەڵک وەکو بڵێ حملەی هەڵبژاردن و وعد و بەڵێنەکانی لە بیر ناچن بە پێچەوانەوە دەزانم. قەنەعەتم وایە هۆکارێکی ئەو دیکتاتۆریەتەی کە دروست بووە لە هەرێمی کوردستان، هۆکارێکی ئەو بێمنێتیەی کە لە خەڵک و جەماوەر دروست بێەوە کە خەڵک شتی وە بیر نامێنێتن. دەناگە خەڵک شتی بۆ بیر بمێنێتن معقولە پاش 27 ساڵ ئەو دوو حیزبەی کە هەموو نەهامەتێکیان بەسەر ئەو وڵاتەدایە ناوێستانە کە بڵێن ئاواتان بۆ دەکەین و ئاواتان بۆ دەکەین، چێ دەستی گرت بوون؟ چێ بەربەست بوو لە ئێوە کە خزمەت بکەن؟ ئەنجام مەبەستم، یعنی ئەمە لە 4 ساڵی ڕابردوو بینیمان لەسەر شاشەی تەلەڤیزیۆن گوتیان کە شەریکەیەکی زەبەلاح دروست دەکەین کەپکۆ دروستی دەکەین و کە هەموو هاوڵاتێک لە هەرێمی کوردستان بە شەنەوتی بۆ بچێتە ماڵەوە شەریک بێ لەو نەوتە و لەو سەرۆت و سامانەی ئەو وڵاتە، نەکەر بە پترۆ دۆلار و هەرچی دیکە و بەڵام نەکەر نەبووە شەریک بەرمیلە نەتەکە شەمەرۆک و خۆمێسا پەرلەمانتاریشم بەرمیلە نەوتی پارەکەم وەرنەگرتووە. یعنی ئەو زستاندا هاتەوە دوو زستان ڕۆیشتن ئەمن لەوانەیە بتوانم بەرمیلە نەوتێجی بکڕمە دێ و خەڵکە فەقیر و هەژارن بە پێچەوانەوە دەبینم خەڵک هیچی لەبیر نامێنێتن. ئەگەر هیچی لەبیر بمێنێتن نابێ ئەو دوو حزبە دەسەڵاتدارە یەک کورسی لەو وڵاتە بێنن، چونکە غەیری نەهامەتی و غەیری قوڕوەسەری و غەیری برسیکردن و غەیری ئیهانەکردنی تاچی کوردی هیچی دیکان نەکردووە. ئەو دەسەڵاتدارانە بوون لەسەر جادە مامۆستایاندا بەرشەق، ئەو دەسەڵاتدارە بوون دوێنێکە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە دەبانچە سەری فڕنیچێک دەشێنیتن. لەو لایەش دەڵێکا کە ئێمە بەڵێنی 4 ساڵی ئارامی و کەڕامەت و عزت و لەبەرەوە بەڕاستی ئەمە دەبێت زۆر ڕاشکاو بین لەگەڵ ملەتی خۆمان. ئێمە کێشەی ئێمە بۆچی واتان نەکردووە خەڵک زیاتر متمانە بێەوە بکاو دەنجی زۆرتان کاریگەری زیاترتانە بەداخەوە دەڵێم ئەم دەڵێم سەرجەم لایەنە سیاسەکان خەریکی مجاملاتی یەکترن، خەریکی مجاملاتی خەڵک و جەماوەرن، کاکە بەخوا دەبێ و خەڵکە ڕاشکاو بی دەبێ ڕایتەچین ڕاستا خەڵکەکە نووسووە دەبێ بە خەبەری بینی و بڵێ کاکە ئەو ڕێدا بڕۆی قڕ بەسەریە کاکە ئەو ڕێ خزمەتت ناکە بەو ڕێدا خزمەت دەکرێ. ئەمن لەگەڵەوە نیم بەخوا برە دوو کورسیشمانە بێ، یعنی دوو کورسی زیادکەین 4 کورسی دیکە زیادکەین لە ئاسی داواکاریەکانی خەڵک و جەماوەر نابین، چونکە ناتوانین حکومەت پێک بینین. خەڵک کاتێک دەتوانێت کۆمەڵی ئیسلامی محاسبە بکاتن کە بتوانێتن کۆمەڵی ئیسلامی حکومەت پێک بینێتن، سەرۆکی حکومەتی هەبێتن، بڕیار و بڕیاردەرەکە کۆمەڵی ئیسلامی بێتن، بۆی دەسەڵاتی بەسەر جومگەکانی داهاتی ئەو وڵاتە بێ. یعنی ئەگە دە وەزیریشمانە بێ خزمەت بکاتن، بەڵام ئەگە ڕئیسی وزەرا دەستی لە قوڕاگەی سەرۆت و سامانەی وڵاتە گیرکرد بێتن، وەزیرێکمان هەبوو باشترین وەزیر، بەڵام هیچ سەلاحیەتێکی نەبوو، هیچ پارەیەکی لەبەردەستدا نەبوو، نەیدەتوانی پرۆژەیەک جێبەجێ بکات، بە کەلک چێ دێتن جوودی خۆی سەرف کرد. قەناعەتمە بەقەدەر 10 ساڵ لە عمری ئەو برایەمان تێپەڕی، بەڵام نەتیجەکەی تەماشە دەکەی لەو لای حکومەتێکی گەندەڵ، حکومەتێکی خراپ، حکومەتێکی ستەمکار لاف و گەزافی پێ لێ دەداتنەوە. خاڵی دووەم ئەمن خۆزیارم لە ناو کۆمەڵی ئیسلامی و لە ناو هەرێمی کوردستان مەسەلەی گەنج و پیر و ئەوانە زۆر نەوروژێندرێت لێک جا نەکرێتەوە، چونکە بەڕاستی من هەموو جارێ دەڵێم گەنج داینەمۆی، بەڵام بە کاتێک کە توانای هەبێ، کاتێک کە تااقەتی هەبێ، بە تەمەنێکیش بە هەمان شێوە، کاتێک داینەمۆی کە تااقەت و توانای هەبێ و خزمەت بکاتن، خوشکانی بەڕێزیشمان بە هەمان شێوە. ئێمە گیرۆدە یەکشت بووین لە پەرلەمانی کوردستان، پێم خۆشە سەریح بم لەگەڵ هەموو لایەکتان. لەبەرەوەی لەسەر ئەساسی توانا خەڵک نەهاتۆتەوێن دەرێ باوەڕ بکەن 5 ساڵ لەو پەرلەمانە تێپەڕین لەوانەیە وایە دوو قسەی خێری نەکرد بێت، دوو قسەی خێری نەکرد بێ. ئەگەر هەندێک شت پێم خۆش نەباسی ناو پەرلەمان بکەم، هەندێک قسەی ناو پەرلەمانتان بۆ بژێرمە پێتان سیر دەبێتن. لەبەرەوەم خوازیارم ئەمن جارێ لەگەڵەوەدام کە بەڕاستی ئەوەی کە بەتوانای ئەوەی کەەوەی گەنجە لەسەر سەری مامەستا باسی کرد، کاک سۆران کە گەنجێک کە سەرۆکی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان حملەی هەڵبژاردنە و لیستی کۆمەڵی ئیسلامی لەبەرۆی نەکە گەنجە، نە لەبەرەوەی کە بەتوانایە
بەیانیش کەسێک دەکەینە وەزیر گەنجێک بێدەی لەبەرەوە نەبڵێن وڵا کۆمەڵی ئیسلامی ئیتیمان بە گەنجان دەدا ئەگەر وا بێ فەشەل دێنین بەڵام ئەگەر بەتواناکان بێتن ئەو کاتەی گەنجەکان ئێمەش دەخوێنەوە من بەڕاستی یعنی ڕەخنم لە زۆربەی گەنجی هەرێمی کوردستان هەیە ئەمن مەڕوان گەڵانم کادی دیشمە قسەی دەکەم باەک گەنج دەنگم پێ نەدا لەسەر قسەی لەبەرچی ئەمنە و پرسیارە ئاراستەی گەنجەکانی هەرێمی کوردستان دەکەم کوا خۆ پێگەاندنی گەنجانی هەرێمی کوردستان کوا خۆ ڕۆشنبیرکردنی گەنجانی هەرێمی کوردستان ئەو گەنجانەی کە هەرو گەنجانی خۆم کە لێرە دانیشتوون مانگانە چەند کتاب دەخوێننەوە دەبێ شتەکان بەچ بن مامۆستا شتەکان بەوە بن بەڕاستی ئینسان خۆی دروستکە یعنی ئێستانەکە و خوشک و گەنجانەمان کە لە زانکۆکانن لێرانە دانیشتوون توخوا ئەو پرسیارەتان لێ دەکەم چێ لە ئێوە ئەگەر باوکی دایکی مامۆستایە کاوکاری نەکاتن دەتوانێت راپۆرتێکی تێر و تەسەل و جوان بنووسێتن خۆم پێم خۆشە بەخوا هەموو نییە سەرتان لە ئەستێرەکان بداتن بەڵام بە قسەی خۆش نابێتن بۆ دەبێتن کە ئینسان دەبێ خۆی پێ بگەینیتن و لەسەر قاچی خۆی ڕاوەسیتن ئینسانەگەر پێ بگا دەبێ هەوڵ بدا خۆی پێ بگەێنێ خۆی هاوکاری گەنج بووینەکو مامۆستا دەڵێتن کۆمەڵی ئیسلامی بەڕاستی دەستباری بۆ گرتوون بەڵام بەڕاستیە منۆکو خۆم کە تەمەنێکم لەگەڵ گەنجا سەرف کردووە لە ئادای گەنجەکان لە مستەوایان چکە تموحی زیاترمان هەیە خوازیارین باشتر بن بە قووەتر بن بەهێزتر بن بۆی ئەو ڕەوڕەوەیە ئەو بکەین وەکو مامەساژی شارەی پێکرد حکومەت هاوکار نەبووە گەنجەکانمان دەرکەون مامۆستا بۆ وەڵامی پرسیارەکەی من پرسیارەکەم دەخەمە دوای ناوبڕێک لە دوای ناوبڕەکە بێوێ ئازوو خۆشەویست شاد دەبینەوە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەرەگرین و پشوەیەک دەدەین دێنەوە لاتان مامۆستا وڵا گەنج لە خۆ تووڕە کرد مامۆستا نا زۆرم پێ عەجایبە کەسانێک خۆیان لەم وڵاتەدا